ئەڕێنم کاتتان باش ئەمڕۆ 14/8 ئێستا دەچین بۆ لای جەماعەتی بیئێمەکە لە گەڕێکی مامۆستایان چاوەڕێمانن. کاکە سەلام عەلەیکوم، دەنگ باسیەوە چاکنەوە خۆشبینی ئاخوا چاوی ئەمە دەنگ باسە چاوەکەم ئەمە دەنگ باسە چاوەکەم خۆشەویستە ئەفو دانیشن هارەدا و سارە بۆ یاخێت دەنەی کەرەوە ناوەڵ ئەبێ بۆ یاخی ئەجارە تاڵەسپی بۆ لێگەوە ئاها بۆ یاخ لێرەیە چاوەڕێن تا ئەو دوو بیئێمەش بێت جا گەرمە زۆر گەرمە ساعت 4 ئێستا لێرەوە بەڕێیەکەین بەرە هەوڵ لەگەڵمانە بێت. ئێستا لە هەوانەوە پێش خۆی خەرواڵقە بەم گەرمایە کە سەعات 5:04 I found a way out, but you never go away. So I guess I gotta stay now. Oh, I hope someday I'll make it out of here, even if it takes all night. Oh, I just need a place to hide, but I can't find one. If wanna feel alive outside, I can't find my fear. Isn't it lovely? Heart with a glass, my mind of stone. Silent pieces, skin and bone. Welcome. Isn't it lovely? Walking out of time, looking for a better place. Something's on my mind, always in my headspace. But I know someday I'll make it out of here, even if it takes all night. Oh, 100 years need a place to hide, but I can't find one. If wanna feel alive outside, I can't find my fear. چۆن ڕوا؟ من دقیقه تسکنی استوبه یکی حالا چند سال نتیجه تو خواهی سیباقه تو خواهی سیباقه چی؟ چی؟ بیست ولی چی؟ ترمیز گریه ترمیز خروشه استوب تو خواهی سیباقه ترمیز گریه ای سیباقه یا بده یا خواهی بخیر نه با خوی روسیه
حاجي يا حاجي الرفاقة حاجي معك محمود الرشاد بابا الرفاق كاكا سلام عليكم چاوە خۆ دەخۆفانی دەستەوە براكم اوه دەستان خۆش چاوەکەم مامە دەستان خۆش مامە گۆران دەستەکانە خۆر ببراکەم کاکە دەست خۆش داقانە خەیەکی چیت وەڵا گەرمیان کردووە لە پێشەوە گیانەکەم وەڵا مامە شەحن نەما بار بووە ئیشی باشمە کاکە چلی داناوە حاجی ڕێبان شتێکی جوانەوە بۆ بکە قەرباڵخە قەرباڵخە بابيكا اكسل بابانا دار نايكا ياكل ولا فراد ولا جاي نوصل ما كدوا ماشينا جاي ايه ماشينا جاي ماما سوق ما جاي كاك شي ثاني تقلي معناه بو معناه اما واحد زور يا شاو قليه ثانيه قليه اشتي براجات يا وي قليه لا تو بيمتي ما توش وانا جاي دينو ساريكي بو حوتو اروينو برو مالو ماش كوتاي فيديو كبو كفلوجي 28 بو يوادار مضلي هموان به يتر حلبا ليرا بوسين ويا ليرا جات عامكيه يتر ليرا فيديو لەگەڵ بیئێمەکان ناکەم بۆ ماوەیەکی دیاری نەکراو هیوادارم ئەم ڤڵۆگەش جێگەی ئەوەی گرتوێتەوە کە بەدڵی خۆتان بوو بێ جا جۆینی دیسکۆردەکەشم کە لەوێ بۆ هەموو ئامانە بڕۆ دەمەوێت هەلە داهاتووە گروپە تازەکە بینن و بە هیوای بەدڵ بوون تا ڤیدیۆیەکتر و ڤڵۆگێکتر خواتان لەگەڵ